کاکە چۆنی؟ ممنون. باشی ساعتان زاخۆ چۆنە؟ ممنون. زۆر سپاس گەلە مەمنون. تو باشی ئینشەڵا؟ سپاست دەکەم. وەڵا من پرسیارێکم هەبوو وتم تو بەرپرسی پارتی لە زاخۆوە نییە؟ بەڵێ. جەنابەت؟ ئەبوو چۆ هاتۆ کورد من ناوم قادرە. ئاها بڵە سەرچاوی من. سەرچاوی من. ئەبوو چۆ هاتیتەوە کوردستان باشە ئەوە یەک دنیا دادوەر و بەرپرسی پۆلی شکایەتیان لێکردیە کەچی کۆ ئەو جەماوەرەی پارتی لە دوی ئیتی و کەس ناگیری جەماوەر بەخۆی ئەوە جەماوەری پارتی نەماوش شلاتی و ملاتێندا کەسەوە ئەوە لۆ بڵاوکردنەوەیە ها یعنی بزانە ئەو قسانە دەزانم کە بەس نەوە بەناوی خەڵکی زاخۆ بەناوی جەماوەری زاخۆ نەچوونە پیشوازی لێ نەکرا ئەدیکو ئەو هەموو داوای لەسرە بڵاو ئەو داوایانەی لەسەر ئەمن معلوماتم لە چۆنە تو بەرپرسی پارتی لەو منتیقەن ئێستا نانا ئێستا داعشەک بێتەوێن دەر ئیشینگۆیە وەنیا حزب چییە حکوومەتی تو لێ لە حکوومەتە وانیا لە حزبی تو لە حکوومەتە ئەوە جوێن بە هەموو بەرپرسی زاخۆجەدا وایە نا ئیشی دەزانی ئیشی ئەوەیە حکوومەتەکە کە دەستگای ئەمنی و ئەمنی و حکوومەت و یاسایە ئەم ڕاستە بەرپرسی پارتی بەس عەلاقەم بەو شانە نییە چۆن علاقەتان ئێستا کادیرێکی بەنمونە پەکەکە بێتەوێن دەر ئەنگۆ یەکسەر شکایەتی لێ دەکەن ئێوە لە پەکەی خەتەرترە بە پەکەچی کردیە عەلاقەت بە سیاسەت نییە کورەکاچی عەلاقەت بە سیاسەت نییەوە باشە هەموو خەک دەناسی باشە دەیناسی ئەو حکوومەتەی تو کە حزبەکەی تو باڵا دەستە کە بەرپرسە ئەمنیەکانی تو ١٩٩ حکوومەتی لەدەستە لە بادینان لە مەتاڕی دێتە خوارێ ڕسمی لەگە دەگرن دێتە ناو بازاڕی هەزار جون بە هەموو دادوەر و بە بەرپرسەکانی گۆ دەدا وەنیا ژنی هەمووتان ڕای خەڵکیە بۆ خەڵک تەسویری لەگەڵ نەگری بۆی باش شکایەت سکاڵا لەسەر تۆمار باشە ئێمەی لەگەڵ قانون و لەگەڵ یاسانە باشە پرسیارێک لێرەیە سەرۆشی دادگای دهۆک شکایەتی لێکردیە وایان نا چەند بەرپرسی پۆلیستان شکایەتی لێکردیە لۆ ناگیرێ بەخوا من نازانم من معلومات لەسەر نییە کاک بۆ ئەدی کەسێکی فەقیر وا دەکرێتن کۆمنتێک دەنووسی دەیگرن لۆ ئەبووچی چۆ دە 15 داوای لەسرە 18 ساڵ حکمی غیابی درایە بە کەیف خۆی دێ و دەسوڕێتەوە حزبەکەی تو لە مەتاردا بەڵێ بۆ براخوا بێژم بەخۆی من من ئاگام لەو شتانە نییە بەد معلوماتم نییە ئەتۆ پسێر لە من دەکی سەر سەرێ من و سەرچاوم بەس ئاگام لەو شتانە نییە ئەمن بە شخصی ڕێی حزبی تو ڕێی من ئەو کەسەی سکاڵا لەسەر بێ ئەو کەسەی شت لەسەر بێ قانون بە ئیجرای خۆی وەر ئێگە قانون نەکرێ کاچی من ئەتو بەرپرسی لۆ قانون لە بۆ ئازادی خوازەکەیە من بەرپرسم بەرپرسی لە من گەورەتر هەیە بەس ئەتو حزبی کاکە تەدەخلی هەموو ئیش ناکەم ئەمنی شخوم دەکەم چۆن ئەنگۆ راپۆرت نادەنە حزبتان بابە ئەوە قەشمەری خانەیە بەڵێ ئەوە ئیشی منە ئەمن داخوازی لێبوردن دەکەم لە تۆ برایی سەرچاوی من براکەم ئەمە دەزانین چێ پرسیارێکمان هەیە لێرە دەنجی ئێستا ئەو ڕۆژ گروپە گەنجی شیراتزێ بەرنادرێ حکمیان تەواو بووە بەس ئەبووچی چۆیەک 18 ساڵ ئەمری گرتنی هەیە ئەوە ئاگەم ئەوە علاقەتم بەوە نییە چۆنە تو حزبی حزب ئیشی حزب ئەمن حزب بز برای خۆ بێژم ئەمن حزبم هەرێکی ئیشی خۆی دەکات ئیشی من ئەوە نییە ئیشی من ڕێخستنی حزبە و خلاص باشە بەس ئەوە جوڵەکە لە شارەکەی تو ڕووی دەدا لە منطقەکەی من وەنیا دەیان کادیری پارتی تو هەیە لەوێندە دەیان هەواداری نگۆ هەیە ئەمن شخصی یەکەم لە پارتی نیم لێرە حتا بڕیار بدەمان پارتی قسە ئەمن بە ناوی پارتی قسە ناکەم بەس بەرپرسی ناوچەی زاخۆی برا لە زاخۆ 12 لژنەی ناوچە هەیە دەزانی کو بەڵێ ئەمن ئەوە ئیشم بەوە نییە کاکەجە داخوازە لێبورینێت
ئابەس براکەم ئەتوو بەرپرسی حیزبەچی بچووکترین جوڵەی خۆپشاندان هەبی ناڕەزایەتی هەبیت بەهێزەکی پەکەکە بێتە زاخۆ یەکسەر راپۆر دەدەن لێدوان دەدەن باشە بۆ ئەوەی قسەتان نییە خەڵک دەگیرێ چەند خەڵکتان خۆپیشاندان نەکردی ئەو راپۆرتمان ناچێکردی ئەوە شتێکی ئەوەیە شباب عندك شباب وما شباب هەڤالێتی کاکە ئەنگۆ ناڵێن خراپی نەکردیە لە زاخۆ خراپی هیچ تاسیری نەکردیە چۆن تەسیری نەکردیە کەسێک کاچی من کەسێک ژنی هەموو مەسئولەکان بە تەشیر پێ دەکا کەسێک 18 ساڵ بڕیاری گرتنی هەیە ئێشکاتیان کردیە نایگرن نای باشە ئارەزووی خۆتە بەس بەڕاستی ئەو جوابدانەوە نییە ئەوە تا هەرڕووبە ئاساییە بەزەوە تا هەرڕووبە حیزبەکەت بەشدارە لەو گاڵتەکردنە بە دادگای خۆتان بە مەسئولی خۆتان ئێکاچی من حاکم و پۆلیسی زاخۆ ئەوان هەموو شکاتیان ئەوە چۆ کردیە کەچی بە ئەنتەری لە مەتاڕی دێتە خوارێ لە ناو بازارش دەسوڕێتەوە حیزبەکەی تو حاکمە ئەدی علاقەتت بە چ هەیە یانە تو علاقەتت بە چ هەیە ئەخنە ئەم پرسیارە قەیناکە ئەمەش خەڵکی خەڵکە تو حیزبەکی گەورەی لەو شارەی وەنیە حیزبی ڕقەمیەکی خۆتان پێوەیە انتخاباتانی نابی بزانین قەیناکە یعنی حیزبەکەی تو حەقی نییە بێ قانونی بێ لە ناو بازارە بەکەی خۆی بسوڕێتەوە ئەمری گرتنی هەبی کاکەجان من شخصی یەکەم نیم لە زاخۆ لە منتەقە هەتۆ ئەکە زەحمە نەبێت بۆ مناقەشە لەگەڵ شخصیەک بکە ئەو مەوزوع چ مناقەشە لەگەڵ تو بەرپرسی ناوچەی زاخۆی براکەم ئەمن بەرپرسی ناوچەی زاخۆنی و کاکە تو معلومانی ئەدی بەرپرسی چی بەوەی بە غەڵەت تێنەگەین یعنی ئەمن کاکە من بەرپرسی شوێنێکم تەنزیماتیم خۆم هەیە ئیشی خۆ دەکەم تعلیمات کاکە لە کۆنگرەی پارتی نووسرایە بەرپرسی ناوچەی زاخۆ لە کۆنگرەی چاردەی پارتی بڕوان پێ وایە نا بەرپرسی ناوچەی زاخۆی لە کۆنگرەی چاردەی پارتیە من ئەو تەلەفۆنەتم لێ دەرینایە کاکە من 12 ناوچە هەیە لە زاخۆ 12 ناوچە من نازانم وان نووسرایە بەهەرحاڵ بەس بە هەموو حاڵەتێک هەمووتان ئەمن یەکێکم لەو بەرپرس ناوچانە لەقمان هەیە محکەمەمان هەیە قانوناوە ئەو مۆزۆی ئەبوچیچ و مابوچیچ ئێمە هیچ گرنگی پێ نادەن باشە خۆ گرنگ و بەس ئابڕووچوونە لە بۆ حیزبەکەی تو کە حاکمی دەوڵە حاکمە حزبەکەی من حاکمە ڕاستە ڕاست دەکەم حزبەکەی من حاکمە بەس ئەمن وتەبیشی حزب نیم حتا قەرار بدم و مناقەشە بەس مووقفین گۆ چیە لە زاخۆی ئەتو لە زاخۆی ئەو کابرایە لە زاخۆی خۆ لە هەولێری نییە مووقفی من ئەو تەسەرفاتە ئەو خەڵەت برای خوب ئەو تەسەرفاتە خەلەت بوو بەس ئینسان شەبابن ئەوانە هیچ قەیناکە بەناوی حزب و نەبەناوی خەک نەچوونە لەوێ پێشوازی لە هەبووچی جا غەیرە بووچی باشە بەس ئەو عەلی ئەمە ساڵە هاتە زاخۆ تێر و پرتان لێدا ئەدیرۆ لەوەی حەستاکەم مناقەشە باشە تو کادیری حیزبەچی ئەمن هاوڵاتیەکەم قسەت لەگە دەگفتی گۆل لەگە دەکەم بۆ لە ئەلی ئەمە ساڵ لە ناو زاخۆ لێتاندا لۆ لە ئەبووچی چۆی 100 کەس لە دوویکی و کەسێک نییە بەڵێ ئەوە قەپاتی کرد